تێپەڕانی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق، بابەتی گەرمی، باس و خواستە لە شەقامی کەرکووک. چاودێرانی سیاسی لە شارەکە قسەی خۆیان هەیە لەسەر ناوەڕۆکی یاساکە و لایەنێکەوان بارێنی دادەنێن بەشداریکردنی کەرکووکە لەو هەڵبژاردنەدا. ئەو یاسایە لایەنی دڵخۆشکەریەوەیە کە کەرکووک وەک باقی پارێزگاکانی تر هەڵبژاردننی تی ئەنجامەدرێت لەم ساڵداوە بۆ ئەو مەبەستەش پێویستە کورد هەوڵی دروستکردنی لیستێکی بەهێز بدات، یەک لیست بەشداری بکە بەرامبەر بە نەیارەکانمان لە کەرکووک بۆی بتوانین هەڵبژاردنێکی باش و ئەنجامێکی باش بەدەست بهێنین. یەک ڕوئیا سەرجەم لایەنە سیاسیەکان ڕوئیامان یەک خین بەرامبەر بووی ئێستا ئەم یاسایە بوونی هەیە چۆن تەعامل لەگەڵ یاساکە بکەین و لە جێبەجێکردنی بەدیە پێداچوونەوە بە تۆماری دەنگدەران بکەین بە شێوەیە بێ کە هیچ لایەنێکی سیاسی غەیرە کورد و هەتا حکوومەتی ناوەندش نەتوانێت ئەم یاسایە بە شێوەیە جێبەجێ بکە کە زیان بە پێگەی کورد بگەینە لە شاری کەرکووک. دەرچوونی هەر یاسایەک بۆ هەر شوێنێک ڕێککەوتن لەسەری یاخود کۆکبوون لەسەری ئەمە خۆی خاڵێکی ئیجابی و چاکە. ئەوەی کە ئێستا بۆ کەرکووک هەیە هەندێک غموزی تایە بەگشتی یعنی هەڵبژاردن لە کەرکووک بە تایبەتی بۆ نەتەوەی کورد شتێکی باشە، چونکە چەندینەوەیە بێبەش بوونە لە هەڵبژاردن، ئەمە خۆی خاڵێکی ئیجابیە. لێسادا کورد کۆبوونەوەیکی یەکسەرتاسەری بکا کورد هەمووی کۆ بێتەوە بۆ ئەوەی کەوا لایەنە سیاسەکان بتوانن بەرنامێ پلانێکدانێن بۆ ئەوەی کۆبوونەوەی ئایندەیان قسەکردن بە لەسەر بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە سەرتاسەری عێراق وە چۆنیەتی ئەو هەنگاوانە بۆ بێ ئەو میکانزمانە چین کەوا ئەوان تایە بەشداریەکەن. لایەنی کۆمیسیۆنیش پەسەندکردنی ئەو یاسایە بە قۆناغێکی گرنگ ناو دەبات و ڕاشی دەگەیەنێ وەکو کۆمیسیۆن ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە لە پارێزگای کەرکووک. ئێمە لە میانەی خۆئامادەکردن بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیار درا لە 1 نیسانی 2020 ئەنجام بدرێ، ئێمە لە قۆناغی ئێستادا توانیمانە ژمارەیەکی زۆر لە کارتی دەنگدەران بگەین دەست هاوڵاتیان ڕێژەکان لە 185 و هەروەها تۆماری بایۆمەتری لە ئێستادا بەردەوامە کەوا ڕێژەکە دەگەیشتوەتە لە 166 و ئێمە داواکەین لە ڕێگەی کەناڵەکەتانەوە ئەو هاوڵاتێنێت تاکو ئێستا سەردانی بنکەکانیان نەکردووە با سەردانکەن نێزگە لە ماڵەکانەوە کاتێکی زۆر کەمە بۆ زامنکردنی مافەکانیان بۆ هەڵبژاردننی ئەم جارە. سەرباری تێپەڕانی یاساکە و دیاریکردنی مانگی نیسانی ساڵی داهاتوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق لە پارێزگای کەرکووک پێکاتەکانی خستۆتە بەردەم قۆناغێکی ترەوە کاوی شامەدە سازیە بۆ ئەو هەڵبژاردنە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.